ئازیزانم سڵاو جارێکی تریژ لە بەرنامەی وێنەکانی دوێنەوە پێتانەگەمەوە بە هیوام سوود لە مێژووی ئەو وێنانە ببینن کە بۆمان ئامادە کردوون. ئەم جارە نەرمەگوزەرێ بەناو دنیای پڕ لە ئستاتیکای هونەری مۆزیکاکەین لە چۆنێتی دروستبوونی ئەم هونەرە لە کوردستان بەگشتی و سلێمانی بە تایبەتی وردەبینەوە. کەسایەتی ئەم جارە ناوێکی پرشنگداری هونەری مۆزیکە و یەکێکە لە هەرە کۆنترین مۆزیکژانەکانی سلێمانی کە لەگەڵ هاوڵە هونەرمەندەکانی لە تیپی مۆسیقای سلێمانی چەنەها کاری دەگمەنی پێشکەش کردووە کە ئێستا گوێگرتن لەو بەرهەمانە فێنکاییەک بە ڕۆحی هەمومانە دەهێنێ. ئەو خۆی بە خوێنکاری مامۆستایان و لێمی حەنا و حازم حەدا دەزانێ. ئەو هاوڵی مامۆستایانی بواری مۆزیک ئەنوەر قەرەداخی، فەڕەنسیس داود، جەمال شادان، فەریدون دارتاش و سەلاح ڕەوف و مامۆستا مۆزیکژەنەکانی ترەزانێ. ئەوان پێکەوە شارایە لە هونەری مۆزیکیان بۆ ئێمە دەستەبەر کردووە. ئەو کاری ئەوان لە خانەی هونەرە باڵاکانە کە دەبنە خۆراکی مێشک و ڕۆحی ئینسان. ئەم هونەرمەندە لە ڕۆژی 22/6 ساڵی 1940 لە گوندی گڵەزەردە لەدایک بووە. باوکی ناوی شێخ محەممەدی شەعەزیزی سەرکارە، دایکیشی فەهیمەی کەریماغای زرگۆزیە. دەرچووی خانی مامۆسایانی سلێمانیە ساڵی 1965 بۆ 66. پیشەی ئەم میوانە خۆشەویستە مامۆسایەتیە لە بواری هونەری مۆزیکا. خاوەنی پرۆگرامی تایبەتە بۆ مناڵ و سرودە کوردیەکان و یەکێکە لە دامەزرێنەرانی تیپی مۆسیقای سلێمانی ساڵی 76. ببورێت تیپی مۆسیقای سلێمانیە ساڵی 76 دامەزرێنەر و سەرپەرشتیاری تیپی مۆسیقای کچان بووە. پاش مشتومڕێکی زۆر ور لەگەڵ بەڕێز خاتوو نەرمین خالی شەفیق بە هەردووکیان ساغیان کردەوە کە لە ڕۆژی 10 ساڵی 79 هاوسەرگیریان کردووە. لە دامەزرێنەرانی یەکێتی هونەرمەندانی کوردستانە ساڵی 1973 لە دامەزرێنەرانی تیپی هونەری میلی سلێمانیە ساڵی 1997 ماوەی 5 ساڵ وەک پەنابەر لە وڵاتی هۆڵندا ماوەتەوە تا ساڵی 2003 و گەڕاوەتەوە بۆ کوردستان. خاوەنی چەندین بەرهەمی مۆزیکە وەکو دانانی مۆزیک و ئاوازدانان و کۆراڵ و ئاواز بۆ ئۆپەرێت و چاپکردن و نووسینەوەی زیاتر لە 40 سرودی نیشتیمانی و نەتەوەیی و دامەزرانی گروپێکی مۆزیکیش لە هۆڵندا. ئەمە بێزگە لە بەشداریکردنی لە ئۆرسترایەکی هۆڵندی وەکو ژەنیاری کەمانی 1 و پاشان کەمانی 2 دانانی ئاواز بۆ زنجیرە درامای جومعە ئامادەکردنی کتێبی سرودی کوردی و ئامێرەکانی مۆزیک و چەندین کاری هونەری تر. ئەم میوانە هونەرمەندە زۆر بەڕێز مامۆسا خالی سەرکارە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بەخێراتن دەکەین. زۆر سوپاسدان دەکەم. مامۆسا گیان ئەمانوێ جەنابە لەم بەرنامەیە لە ڕێوێنەکانتەوە ئەوەی لە هەگبەی پیاوێکی ماندووی چەندین ساڵ ژەنیار و ورد لە دانانی مۆسیقا لە ڕێ ئەو وێنانەوە مێژوویەکی پڕبەرەکەتی خۆت و هاوڵەکانێ بۆ بینەرانی بەرنامەی وێنەکانی دوێنە باس بکەین. ئەوەی کە کەرەستەیە لە بەردەستمانە تەنیا وێنەیە واتە فۆتۆ. عادەتی بەرنامەکە ژوایە ئێمە ئەچینەوە سەر ئەسڵ، ئەچینەوە سەر بنەچە، هەموو جارێ لە باوکەوە دەست پێەکەین. ئەمانەیە بزانین ئەم وێنەیە بۆچی ئاوا تەڵخە و بۆچی تەنیا ئەم وێنەیە لە ناو ئەلبومی یادەکانی توا هەیە و ئەم کاراکتەرە کێیە؟ بگومانەوە باوکم مەرحوم شێخ ئەحمەدی شەعەزیزە لە شێخانی سلێمانی. ببوورە شێخ ئەحمەدی شەعەزیز. بەڵێ لە ڕاپۆرتەکە شێخ محەممەد. بەڵێ شتێکی کەشە هەروت کاگاس و با بۆ چاکەمەوە. بەڵێ لە کەمانجەی دووە چێ بۆ کەمانجەی یەک. لە دووە چێ بۆ یەک، بەڵام من لە ڕاپۆرتەکە کە بینیمە یەک بۆ دوو تۆ تەنازولێک. بەڵێ باشە. ئەوە دلیلی نەشارەزایی من لە بواری مۆزیکە بە هیوا منیش وەکو بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیە بتوانم منیش زانیاریم دەستکەوێت. ئەوەش بۆ من مای شانازیە. بەڵێ بێگومان وێنەی بووە باوکم و وێنەشی زۆر بووە، بەڵام جێی داخە ئێمە بەهۆی یەکەم باوکمان کە وفاتی کردووە هەمومان مناڵ بووین. من خۆم لە 4 ئیبتیدایی و 3 ئیبتیدایی بووم کە وفاتی کرد. بەڵێ
لەبەرەوە یعنی یەکێک نەبوو کە وەکو پارێزگاری لە دەستنووسەکانی یا پارێزگاری لە وێنەکانی بکات تەنها ئەم وێنەیەمان بۆ مایەوە ئەویش ئەمەنە دەسا و دەستی خوشکوبراکانمی کردووە دیارە زۆر پێوەی دیارەکە و ڕسمە زۆر ماندووە بەڵێ ڕسمێکی ماندووە مامۆستا وەکو بزانی ئەم لە ناو خزمانە خوشکە زاکانی باوکەواتە پرزاکانە خزمانی تر برازاکانی ئەگەر هەبێ ئەوانە نییە وێنێکی تری بمێنێتەوە لە لای ئێوە زۆر کاکاس و زۆر هەوڵمان ناکە دەستمان کەوێت بێجگە لەو ڕسمی کەشی بەڵام جێداخە دەستمان نەکەوت و هەتا لە هاوڕێکۆنەکان بۆ کتێبەکەی شاری سلێمانی بۆ زۆر شتیکە کە داوایان لێکردم تەنها هەرەوەمان هەبوو کە بیان نینێ نەبوو جێداخە. مامۆستا شێخ ئەحمەدی شێخ عەزیز بۆچی سەرکار؟ باوکم یەکێک لە سیفاتە جوانەکانی مزەکەراتی خۆی یعنی یادنامەی خۆی نووسیوەتەوە دەسوخەتێکی زۆر جوان زۆریشی ڕازانم بۆ بە نەخش و نیگار دەسوخەتی و هەم لە ڕووی هونەری تەشکیلیشەوە زەخرەفەوەوانە زۆر جوانیە ڕازانەوە. من مناڵ بووم عاشقی ئەو کەشانە ئەو کەشکۆڵە بووم ئەم خوێندەوە زۆر شتی بە دەسوخەت نووسیبەوە هەتا کتێبێکی نادری دەستکەوتایە بە دەسوخەتی خۆشی نووسی بوویەوە یعنی مەکتەبێکی جوانی پچکۆلانەی هەبوو. لە دەست نووسەکانیا شەمحەمەی سەرکارم بەرچاو کەوتووە کە چوومە بنجوبناوانی سێرەکەم باپیرە گەوری ئێمە ئاگرێتەوە باش کە سەرپەرشتی کارەکانی واتە مامۆستا شێخ خالید کوڕی شێخ ئەحمەدی کوڕی شێخ عەزیزی کوڕی سێ حەسەن ئەنجا شەمحەمەی سەرکار ئەو نازناوە نازناوی شێخ محەممەدی سەرکارەکە باپیرە گەوری جەناب. جا تەمان زیاتر بۆ ڕوونکردنەوە لە کتێبەکەی درەخشانی جەلال حەفیظ خوا خۆش درەخشان خان درود بۆ گیانی پاکی لێنەوە بەڕاستی ئەویش هەکبەیەکی پڕ بوو لەم بوارە زۆر شارەزا بوو زۆر پسپۆر بوو لەوە کتێبێکی لەسەر حەبسەخانی نەقیب هەیە بنە ماڵی سەرکار زۆر بە جوانی باسەکە تەفسیلەکەی ئاەتی لە چۆوە هاتوون چۆن هاتوون و باسیەکات کە سێ حەسەن خاڵی حەبسەخانی نەقیب بووە واتە دایکی حەبسەخانی نەقیب سەلمەخانی ناو بووە سەلمەخانی سەرکار مەشهور بووە ینی ئەو لە خێڵی ئێوەیە حەبسەخان لە خێڵیەوە لە خەڵکی لە دایکەوە لە خێڵی بەڵام لە باوکەوە لە شێخانە بەڵێ ئەکاتە ئامۆزای شێخ مەحموود خێزانی شێقان ینی سەرکارەکە لەوە هاتووە کە ئەوە سەرکاری ماڵی بنەماڵی شێخ مارفینۆ دێ و حاجگا ئەحمەدی شێخ ئیشی سەرکار چی بوو بێ مامۆستاوکە؟ وەڵا وەکو بیستومە مڵک و ماڵاتی شێخ ئەم پیاوێکی زیرەک بووەم شەمحەمەیە دەفتەرداری بوو سیقە و بڕای پێی هەبووە ئیتر ئەو کارەی پێسواردووە و ئەو لەقەبەشی پێبەخشیوە هەرچەنە و لەقەبە ینی زۆر بنەماڵی کەشمان هەیە کە گرتوێتەوە ینی خاڵەکانی حەبسەخانی نەقیب زۆر بوون هەر ئەو نییە ئەو لەقەبە لەوێەوە هاتووە بۆیان ینی لە شەمحەمەوە بۆ سێ حەسەن و لێشەوە دابەزیوە بۆ یەکێک لە ئەندامانی ئەو خێزانە ئەو بنەماڵ هەتا لە کتێبەکەی درەخشان جەلال حەفیدی مەرحومە نووسیوێتی کە سێ حەسەن باپیرە گەورەی هونەرمەند خالی سەرکار لە گڵەزەردە ئەمانە ئەسڵان خەڵکی گڵەزەردەن چێ بڵێن لە شەمحەمەدی سەرکارەوە نەخێر گڵەزەردە خزمایەتیمان هەیە شێخەکانی گڵەزەردە خزمی باوکمن بەڵام من خۆم لەوێ لەدایک بووم هۆی چی بوو جەناب؟ هۆی ئەوە بوو باوکم لە بواری پۆلیسیا کاریە کرد پۆلیسی جاران پیانە و مخابراتی لاسلکی کە لە اختصاسیی وەرگرتە بوو لەو کاتە دەگمەن بووە چێ لە بەغا بخوێنێ لە بواری ئەو جۆرە لاسلکیە زۆر چاک لە یادمە ئاوێنەیەکی دوو ڕوو لە یەک بوو سێ قاچی هەبوو ئاوێنە بوون بەڵێ بۆوە شەوق ئەیرا بە مرکزی شورتەکانی کە بۆ نمونە ئەگەر لەسەر گڵەزەردە
دابرایەوە بیوتە خەبەرێک با بە سەر شاخی گۆیژە یاخولیۆ بۆ شاخەکانی تر شەوقێکە هات ئیترە مانزانی کە ئەوە خەبەرێکە یا شتەیەکە خێرا من زۆر جار لەگەڵ باوکمان ژیاوم بە مناڵی لەگەڵ یابووم ئەو ستاندەمان بۆ بردە شوێنێکی تایبەت خاچێکرا خۆی هەڵیەبژارەی و بۆم بەرناوێ بەڵێ هەڵێبژارد و تیجاهاکی ڕێگە خست و ئیتر بە ئاوێنە ئەو هینەی وەرەگرت ئەو مۆرسلی وەرەگرت مۆرس نازانم شتێکی ئاوا بوو بە خطوت هین بوو خوێندەوە بەڵێ خوێندەوە بەپێی ئەو خولەی تایبەتی کە بینی دوایی ترە چۆ ژوورەوە ئەو مۆرسانەیە کرد بە پیتەکەیە کردەوە بە ڕستە اینجا ڕستەکە خەبەری تیا بوو زۆر جار خەبەریە بوو زیاتر سەردەمانی خولە پیزا ئەو کاتە شەوان نەبوو ڕۆژی هەبوو ئەوانش نەبوو نەخێر ئەوایە شەوق کاری خۆی لە بەس لە ڕۆژانی هەتاوە ڕۆژانە ئاسایەکان توانیوانە هەواڵانە بڵێن وەکو بیری بێ ئەگەر ئەوە نەبووە لە ڕۆژانی هاوین یان لە شەوانە هەواڵێک زۆر گرنگ بووە چۆن نەگەیشت بە ئەسیسواری بڵێ پۆلیسی سوارە هەبوو سەردەمە تایبەت بوون بە بردننی هەواڵ ئەسپی تایبەتی خۆی هەبوو کەواتە بۆ گەیاندنی هەواڵ ئەو مۆرسا یان با بڵێن جۆری ئاوێنە تاکە ڕێگانە بوو ڕێگای تریشە بوو ڕێگای تریشە بوو بەس ئەم ڕێگایە زۆر سەریعتر بوو تازە هات بووە و شتێ بوو کە چۆنەڵی تەکنۆلۆژیای تازە ئەژوا بووە کاریگەریشی زۆر باشی هەبوو هەستە کرد سەنگی وەزیفی با بڵێن نەک خوانەخواستە سەنگی شخصی ناڵێم سەنگی وەزیفی کەسێک لەو بوارە ئیشی کرد بێ لەگەڵ پۆلیسیشی ئاسایی جیاوازیان هەبوو لە جیاوازیان هەبوو هەم ئەم لە ڕووی مەعاشیشەوە شتێکی تایبەتمەندی هەبوو ئەو دەورەیەشی دیبوو لە بەغا بایەخێکی کەی هەبوو چونکە ئەو زانینی هەبوو لە بوارێکە پۆلیسەکە احتیاطیەکانی کە نیان بووە بێگومان ئەو کارەکەشەوە بکە خەنەوار بووە بۆیە ینی فرسەتی ئەوە هەلی ئەوە خوێنەوارێکی زۆر باشیش بوو دەستخۆتی زۆر جوان و شارەزایەکی باشی هەبووە ساڵی چەند وەفاتی کرد مامۆستا لە 57 هیچ سەرەداوێکی هونەری مۆسیقا لە توا دەرنەکەوت نەخێر تەنها عشقم بەلای زیاتر وێنە کێشانە هاوو وێنە کێشان بۆ هونەری وێنە کێشان پەیوەندی تۆ باوکە چۆن بوو کە سێری وەکو شەکانی ئەومە کرد و ئەو تەختیتانەی کرد لە ژێر کاریگەری بەڵێ دەفتەرەکانیا و لە نووسینەکانیا زۆر سەرنجی ڕاکێشام وە کە شوشمە بڵین خانەی مامۆستایانم لێوێ خوێن سەرەتای زیاتر خەریکی وێنە کێشان بووین ینی ماڕزیشا ئیشتراکمان کرد لەوێ و لە وێنە کێشانیشا دەستێکی باشم بەڕێکەوت بووی بە مۆسیزیان ئەتوانم بڵێم ڕێکەوت بوو بەڵێ بواری با بڵێن چێژوەرگرتن لە مۆسیقای کوردی یا گۆرانی کوردی کۆنە من لە مناڵیەوە چێژمان لێ وەرگرتووە ساڵی چەند بەڕای جەنابە ژنیە نابێ من نەخێر ڕەحمەتی باوکم واللهی بالضبط تاریخەکەی نازانم بەس ئەوە نازانم کۆنا ینی بڵین بەس باوکم بە گەنجی مردووە بەس جەنابتان نۆبەری دایک و باوکن نەخێر خوشکێکی گەورەم وەفاتی کردووە سەبری خوشکم سەبریە شێخ ئەحمەد ئەو نۆبەرەتی بەدری خوشکم ئەوە ساڵی خوشکەکەم 1942 کاتە لە چلەکانە بیدایەتی چلەکان لەوا ڕەنگە لە چلەکانە سەرەتای واتە ئەم وێنەیە باشتی دایکتە بەڵێ ئەم کێ بەڵێ ئەگەر باسیکی ئەم مامۆکە دایکم حاجی فەهیمە کەریماغای زڕجێزە لە ئاغاکانی زڕجێزە هەر بە سوتفەش زەواجی کردووە لەگەڵ باوکما بەهۆی ئەوەی کەوا خزممان لە شێخایەتی گڵزەردە لە زڕگوێزیش هەبوو بەهۆی ئەوانەوە ئەم دایکمیان بۆ دۆزیوەتەوە بەپێی عادات بەڵا عادەت و تەقالیدی جاران شووی کردەوە بە باوکم لە بنەماڵەیەکی مەشهوری زڕگوێزە شێخە دێ بۆ نەو کات نەخێر ئەوان ئاغا بوون زیاتر کەریماغای
زۆرجۆز مەشهورە لەوێ باوکیار ئاقای بەڵێ ئیتر ئەوانش چوار برابوون دوانیان لە سلێمانیا دوانیان لە ئاغاکانی سلێمانی دوانیشان لە ئاغاکانی زۆرجۆز هەتا ئەم نەرمینی خێزانیشم لەم بنەماڵی هەر خۆمانە لە ڕێی ئەم ئاغایانەی کە دایکمەوە بڵێ بەهۆی ئەوە زەواجی کردو لەگەڵ ساڵی 47 جەنابە لە دایکەبی لە زەرگوێز خێر لە گڵە زەردە ببرێ لە گڵە زەردە تێکەڵم کرد تا تەمەنی چەند تۆ لەوێ مایتەوە من گڵە زەردەم زۆر بەبیر نایە ینی با بڵێن معالیمی ئەو دێ بێژۆکەی بزانی چەند ساڵی کە ئەوان هاتوون وەکو پێم وتی لە بیرم نایە کە لەوێ مناڵیم بەسەر بردەبێ نەخێر زیاتر مناڵیم لە سلێمانیا بۆ دوایە دیارە باوکم گواسراوەتەوە بۆ شاری سلێمانی بەڵام لە مەقڕی ئیشەکەی لەسەر ئەزمەر بوو لەناو سلێمانی بەس ئیتر ئێمە من زیاتر لە ماڵی پورم یا لە ماڵی باپیرەم شی عزیز لەوێ من لەوێ مناڵیم و لەوێ خراپە مەکتەبەوە گەڕێکی کانێسکان بەڵێ ئەو کاتە ماڵی خۆی یعنی زیاتر چوونە تۆ ماڵی باوکی بەڵێ ماڵی باوکی ئاژیان شێ عزیز لە کانێسکان بەڵێ کەی چوویتە مەکتەب لە 50 وەزانم 4 یا 2 بوو بەزەبەت تاریخەکەی ڕەنگە لە پشتی ئەو وێنەیە 54 لە 54 چوومەتە قوتابخانەی کانێسکان باوکم خواافریکا دەستی گرتم و وتی ئەو مەکتەبە مدیرەکەی برادەرمە مامۆستا شێخ ئەبوبەکر هەوری شێخ ئەبوبەکر ئەلف هەوری ئەوە ناوە ئەدەبیەکەیەتی من نەمەزانم ئەبوبەکری شێخ جەلال بەڵێ ئەبوبەکری شێخ جەلال بەڵێ ڕاست ئەیتر کە چووم ئەوی هینێکی خۆش بوو لەگەڵ ماکردی کە هاو لە بەردەمیان وەسا بووم و وتی کوا قەڵەم و دەفتەرەکانت جارێک چوین بۆ داخڵ بوون لە بە پێوە وەسا بووم وەمانە لە خۆمەوە هەر دڵم پڕ بوو لە ینی خۆ دڵە پڕە لە بەرەوەڵایان هەسی پێکردکەوە دڵم پڕ بووە دەفلسیەشە و کاتە زۆر بوو یایمێ وتی دەبڕۆ قەڵەم و دەفتەر و هەمووشێکی ئاها لەوە کانێسکان بڕۆ بیکڕە بازارڕ پسکۆلیان پێ تی بڕۆ لەوێ بیکڕە خۆی یایدێ خۆی یایمێش مامۆستا شێو بەکەرخواحەکەی بەڵێ هەستیم کردن وتی کوا دەفتەر و قەڵەم و منیش نەمزانین چی جوابی چی بەمەوە ڕاستە ئێتر چوویتە ئەوێت بەڵێ تا شەشی نەخێر تا پۆلی 1 و 2 لەوێ بووم 1 و 2 جا لەوێەوە کاکە ئاسۆ زیاتر سرودی کورتی سەرنجی ڕاکێشام کوڕێک لە پۆلی 6 بوو بەیانیان کە ڕیزیانە کردین زۆر دەنگی خۆش بوو ئەیان هێنایە دەرەوە وەڵڵاهی ناوەکەی ینی دروست نەبووەکو هونەرمەندێک و بناسرێت نەخێر دەریانە هێنایە دەرەوە هینیان پێوت ئەم خۆشمەوێ وڵاتە کانگە هیواواتەکەم کە پیانەوە زۆر دەنگی خۆش بوو زۆر سن خواخوامان بوو هەموو بەیانێک ئەو کوڕە بێنن لە دەرەوە ئەیوتەوە ئیتر ئێمەش بەعام هەموو مەکتەبەکە لەگەڵ ئەمانوتەوە 1 و 2 لەوێ بووم ئیتر جارێککە چوینەوە بۆ زۆرگوێز بەڵێ چوین بۆ زۆرگوێز تا پۆلی 4 هەر لە زۆرگوێز بووم دوایی جاریشکە هاتینەوە بۆ سلێمانی جاریان بێکجاری بەڵێ لە مەکتەبی عەبدولئیلا جاران پیانەوە عەبدولئیلا زمانی مەلیک بوو بەڵێ وەسی ئەو کات بەڵێ لەوێ لە پۆلی 4 بووم سەرەتای 4 و باوکم وفاتی کرد لەو ساڵە اینجا ئەمێنێتەوە سەر ئەوەی کە شەشی سانیوی سەرەتای تاوا کرد دوای چیتە چوومە متەوەسە تۆسەی شۆڕش بە عەرەبی خوێندێ بەڵێ هەمووی عەرەبی و دەرسەکانمان بۆ نەچوویتە مەکتەبی کوردی نەبوو کاتە نەخێر هەر دراسە عەرەبی بوو بەڵام بۆ ناوەندی بەڵێ بۆ ئەوی کە کوردی بوو بەڵێ هەر سەرەتایی کوردی بوو متەوەسە دراسە عەرەبی بوو لە ماڵی خوافوکە عومەر بەک لە سابونکەران ماڵەکە ماڵی ئەوان کرا بوو بە بەڵێ ناوەندی بوو
لەوێ ئەمان تا مامۆستا کەمال مەکورجی جوغرافیان بەگورجی کوڕی غەفور هەندی جوغرافی و مێژوو و ئەم شتانی پێوتی مامۆستا بەداخەوە خوشتێکی شکوریەخان مامۆستا بانگهێشتمان کرد بۆ بەرنامەکەمان بەڵام پۆزیشی ئەوەی هێنایە کەوتی ناتوانم چونکە باوکی کارکتەرێکی گرنگ بۆ یەکەم کەس بۆ کە ئۆتۆمبیلی پێ بۆ لە شاری سلێمانی اینجا ئەگەر ڕێگان بی ئێمە دانیشتمان لەگەڵ جەنابە زۆر ماوە بەڵام ئەمێ وچانێک وەربگرم خۆشەویستانم وچانێک و دینە وڵاتان شانەکە وەربگرین باسی چوینە سەرەتای لە قۆناغی ناوەندی ئەم وێنەیە وێنەی ئەو کاتێ بەڵێ ئەو کاتێ مامۆستا لەو کاتا کە خوێنکار بووی لە ئیتر لە هەرزەیە کاسبیش دەکرد و بشخێنیە هەتەنیا بەو موچەی باوکی ئیدارەتانە کرد نەخێر کاسبیش مەکرد هاوین نەبووە من ئیتر کار نەکەم بۆ ئەوەی کەوا زیاتر ئەتیمادم لەسەر خۆم بێ و زۆر خێزانەکەم هیلاگ نەکەم بەدەست خۆمەوە یانی ئەو هاوینە ئەو سێمانگە کارمە کرد پێداویستەکانی خۆمم پێ ئەکڕی یارمەتی ماڵی شەوم بەڵێ کار چی دەکرد مامۆستا کات وەڵی زۆر بووە لە کرێکاریەوە بیگرە کردومە شت فرۆشتنەوە هەر کردومە بووم بە وەستایی کاشی دانان هەر کردومە مامۆستای خانۆکی خۆت کە کردێ خۆت داننای نەخێر خۆت دانەنا نەوەڵە بۆ وەڵی بێگومان وەستاوەڕێ بۆ پسپۆڕی خۆت باشتر وەستای باشتر پیا بووە اینجا ئیتر با بڵێن تا سی ناوەندی خوێن بەڵێ ئەم وێنەیە باسێکی ئەم وێنەیە ما باوکە کامیان جەنابتی بەڵێ هیچیان توێنی وەنیە بابا منیشی تیام کامیان ئەمە یەکەم نەخێر ئەمە یەکەم وا هەستەکەم ئەسمانی برام بێ ئەمان ئەوەی سێ هەمیان وێنم ڕانکوچەوەی سپیم لە بەرایە ئەمایان جەنابتی بەڵێ ئەوەی تەنیشتم حاجی حەمە ساڵحی زاوامە مێردی خوشکمە ئەوی کە شەوکەت ڕەشیە ئەگەر بەڵێ مامۆستا شەکەت ڕەشی هونەرمەند خوالی خۆش ئەو مناڵە شێر مناڵی حاجی حەمە ساڵحە ئەمە داوەتم کردن بۆ دەی زڕجەس زۆر فەزڵی بەسەرمەوە هەبوو شەوکەت ڕەشی بەڕاستی لە ڕووی هوەریەوە لە ڕووی ئینسانێکی زۆر زۆر ڕێک و پێک بوو خواافی بەڕاستی هوەرمەند بوو بەخیل نەبوو لەو زانیاری هەیە لەسەر ناوەڵا دوو خانووی ینی دوو ژنی هەبوو ژنێک لە کەرکووک ژنێ لە سلێمانی ئیتر هەچی بۆم کرایە من یا بە چوون بۆ کەرکووک شەو لە ماڵیان بەڵێ نەبوو مەجبور لە ماڵیەوە نەمامەوە دەرگای واڵا بوو بۆ هەموو هونەرمەندان و بە تایبەتی بۆ من منی زۆر خۆشەویست ئیتر چ پرسیارێکی نۆڵتا یا فێربوونی ئاوازێکی مۆسیقا یا ریتمێکی غەربیەکان چونکە و لە مۆسیقای عسکەری کاریە کرد زیاتر جازی ئەمریکیان لێ ئەو سەردەما ئیتر زۆر شت لەوە و پیاوە فێر بوون مامۆستا ئەم وێنێش بەڵێەوە دولبەری خوشکمە ینی خوشکی سێهەمم لەگەڵ وەسا سەلاحی زاوامان ئێستا لە کوێن ئەو کارکتەرانە ئێستا هەر نزیک ماڵی خۆمانە بەڵێ ئێمە تقریبان زوربەمان لە یەک گەڕەکە نزیشین لێ خۆشە بن ئەم وێنەیە هیچ سەردەمێکە مامۆستا ئەم وازانم معرەزێ بوو هی ئاتاقەزاز بووە بزانم یا هونەرمەند بەڵا ئاتاقەزازی تایە و لەگەڵ کامیان جەنابتی ئەمەی ئەم سەری ئەمسەر بەڵێ ئەوە منم ئەوە سەباح مامۆستا سەباحی سا لە دوهۆکە ژێمەی ئەمسەر ئەمان نەخێرەمەی بە دەستی خسۆتی جرفانی ئەمە بڵێ ئەوەش مامۆستا نۆر خراخیە ها لە پشتی قەراخیە کاکسم کۆ دوای دێنەس بە تەفسیل دێنەس بە مامۆستانوە چونکە ئەوەش مامۆستا سمکوێ لەم بەینا معرەزیش کردەوەش سمکە تۆفیق هونەرمەندی شێوە بڵێ داوای لێ بردنەکەمەوانی کە ناناسمەوە بەڕاستی هونەرمەندانە ئەلێرە وێنیش ترتان گرتووە بڵێ
ئەم وێنەیە ئەمانی چیان هەستەکەم ئەمەیان جەنابە بێ زۆر باش بووی چویت ئەوەی ئەم هونەرمەند ئەوە ئەسمان شێوارە ئەو مامەستا ئەسمان شێواری بەهشتیە ئەوەش حمەڕە شێرەسە کاک حەمەڕە شێرەسە ئەوەش حەسەن تەنیایە ئەمەش مامەستا حەسەن تەنیا بەڵێ ئەم کاراکتەریان واللهی ئەتوانین بڵێن نەناسراوەتەوە ئەویش ممەسیلە زانم ممەسیل بوو بەڵێ بەس ناوەکەی ئێستا لە یاد نییە ئەم شکڵ ئەمریکیە آخر وەبزانام ئەوە کاگەحمەیە ئەویش ماوەیەک لەگەڵمانە بوو ئەوزانام ئەوە بەس متئاکد نیم ئەمە کوێ مامۆستام شوێن ئەمە لە سلێمانی نەخێر لە ئاڵتون کۆپریە لەوێ لامانە لە هەولێر گەڕاینەوە شانۆگەریەکمان بردبوو بە ناوی سەرینی باری سەرینی باداری بەڵێ شتێکی بەناوبانگە بڵێ جا لەوێ ئازمان کرد لە هەولێر بۆ یەکەم جار گروپێکی مۆسیقی لەگەڵ شانۆگەریەک بەرین بۆ هەولێر بەڕاستی هەم ڕووداوێکی گرنگ بوو لە شاری هەولێرە بەڵێ ئەم وێنەیان مامەساکیە ئەمە ئەوەی دانیشتووە ئەمەی دانیشتوە بەڵێەوە خاڵە عەلیمە ئەتوانم بڵێم باوکیشمە چونکە کە ئێمە مناڵ بووین من لە چواری ابتیدایی کوڕە گەورە ئیتر ئەوانی کاک عومەروان زۆر مناڵ چووکتر بەڵێ ئەوە بوو کە باوکم وەفاتی کرد خەڵکی گەڕاک وتیان بە یەکێک لە کوڕەکانی بە تایبەتی من کە گەورم بیخێنە شوێنی باوکمان لەوێ بۆی معاشەکەی وەکو خۆی بمێنێ و ئەمانە تۆ دەمە چەند ساڵ بووی من ئەو کاتە چواری ابتیدایی بووم 10 ساڵ هەروە نەبووم زۆر چاک لە یادمە بەڵێ ئەوە منم خۆشکە گەورەکەم گۆڕیمی جلێکی جوانم نەمەزانی بۆ چۆمە بن دمەزم ئایان بردم بۆ بەردەمی مدیری نەخێر مدیری ئەو کاتە باوکم لە ئاو کارەبا کاریە کرد لە پۆلیسیمەنی 10 ساڵی بەڵێ بردیانمە ئەوێ بۆ ئەوی وتیان بەشکم خەڵکی گەڕک تەکلیفیان لێ کردبوو کە کوڕەکەی چونکە مناڵن و هەتیون و ئەمە معاشەکەی نەبڕێ منیش ئەوە نازانم خوشە گەورەکەم کە جلەکانی ئەگۆڕیم واتە خوا لە خۆش بوو سەبریەخان بەڵێ پێی وتم هەردوو قاچی لە دواوە لەسەر نووشی قاچ بوەستی دیار بوو باڵام نەبووە بۆی بزانم کەڵەگەتم باڵای چیە وەڵا منیش بە قسەیم کرد کە چوونە ژوورۆ و لەگەڵ چەند پیاوێکی گەڕک و ئەمانە بەڕاستی من خەجاڵەتی ئەو پیاوانم زۆر سوپاسیانەکەم گەڕێکی کە ئەو نە بەمشور بوون بەڵێ بۆ ئەوەی کەوە تووشی نشستی گوتی گۆژەی جاران و یاخو ئەو گەڕەکە هەمویان زۆر هاوکاری ئەمەیان کردووە ئێمە کە مناڵ ورد بووین کە چوومە بەردەمی مدیرەکە سیرێکی کردم ئاوە منیش وردە و لە قاچم بەرزەکەمەوە بۆی باڵام هەبێ وردە گەورا بوو وەڵا بۆ هەستی پێ نەکرد وتی قاچی دانێ زۆر تەریق بوومەوە هەتا قسێکی کردوتی بێشکەکەشی بێنن یەکجاری حرەکەیە کۆنە ئیتر قبولیان نەکرد لەبەرەوە مدیرەکە زۆر باش بوو وتی قەیناکە بڕۆ نیشی شکە بێنن کە ئەمە قانونیش نییە یشکە بێنن کە لە بنەماڵی خۆتان بێ ئیتر ئەم خاڵم لە زۆرگێز بوو ینی خۆتزانی لە زۆرگێزە کاری فەلاحەتوەمانە زۆر گرنگە لەبەر ئێمە لەبەر ئەم مناڵانە لەبەر ئەم هینە وازی لە کارەکەی هێنا و هاتە شوێنەکەی باوکم و تاعین بوو و سەرپەرشتی ئەمەی کردو زۆر مەمنونی بە جوانی زۆر مەمنونی ئەم خاڵم وڵێ یا خۆتەمەنی درێژ بێ ئەمە ژوێنەیەکی ترە ئەمەیان تازە تاعین بووم بە مامۆستا باش خانی مامۆسایانە تاوا کرد بەڵێ دەورەی چەندە بووی مامۆسا لە خانە دەورەی چەند بەڵێ وڵی نازانم چەند دەورە پێشێمە ڕۆشتووە بەڵام ئەوە نازانم لە خانەی مامۆستایان من و کاک فرەنسیس بەیەکەوە بووین هەر لەوێش فێری مۆسیقا بووین ئیتر ئەو ڕۆژەی کە مباشەرەم کرد لە چوار قوڕنا لەوێەوە ئیتر ئەم مامۆستایانم ناسی ئەوانەی کە لە ڕسمەکە هەنیشان عەرەبن جاران عەرەبی شەها بۆ کوردستان بوو بە مامۆستا ئەم سەیرانەمان کردووە لە دەربەنی قەڵازیە و ڕانی و ئەوانە دەربەنی ڕانیە پشت لەوێ ئەو ڕسمەمان گرتووە بەڵێ هاتنی جەنابە بۆ ناو دنیای موزیک بەڵێ لە خانەوە دەست پێ بەڵێ لە پۆلی دووی خانەی مامۆسایانەوە بوو پۆلی دوو بەڵێ
ئەو کاتە تایبەتمەندی اختصاص نەبوو نەخێر هەر منهەجێ بوو لە یەکەوە بۆ سێ ئەبا هەموو مامۆسایەک ئێتە لە بێک ئەوەی بکەندایە کە چووینە خانی مامۆسایان دەرسێکمان لە دەرسەکانمان مۆسیقا بوو بەڵێ دەرسی مۆسیقاتان بەڵێ دەرسی مۆسیقا پێوتنەوە کاتە مامۆسا ویلیەم محەنا بوو لەوێ ناسیم خۆی لێ خۆش بێ جا وێنەیەکی بەڵێ مامۆستا ویلیەمە مامۆستا جەمال شادانە مامۆستا فەریدون دارتاشە مامۆستا بەهادینە لە دوایەوە ڕەسامە خەتاتە مامۆستا سەباحە ئەوەش خۆمم ئەمەیان جەنابەتی بەڵێ وەش مامۆستا ویلیەمە مامۆستا فەریدونە مەش مامۆستا جەمال بەڵێ شادان بەڵێ چیرۆکی ئەوە چۆن وە بۆ ئەو ئارەزۆ لە تۆ ترۆکی کرد بەڵێ من کە لە باڵێن لە ناوەندیە بووم کارمە کرد لە جادەی مەولەوی لە چایخانەیەکە کارمە کرد چایچی بووم شاگر چایچی بووم شاگر چایچی بوو خوێنکاریش بوو بەڵێ هاوینان نام و ئیشمە کرد خوێنکاری بەرامبەر چایخانەکەمان بەرامبەر دوکانی کاک بەهجەت بوو بەهجەت ڕەشید کە یەشە بوو لە ئەندامانی تیپی مۆسیقای مەولەوی کۆن ناسرا بە بەهجەتی ساعچی یەکێک لە ناوە دیارەکانی هونەری موزیک بەڵێ قار دیلان و حمە ساڵە دیلان و ویلیەم یۆحەنا و بەهج نەجاتی عەبدە و حاتەم و ئەمانە هەر هەمویان لەوێ بوون لەو هینا خواخوام بوو چایان بۆ بەرم باش کە چام بۆ بردن هەر ئاگیان لە من نەبوو کە چاکەم بۆ دانان لە مناقەشەی مۆسیقا و گۆرانی و ریتم و ئەم شتانە بوون ئێستا تۆ یادم تەمانە و کاتە نەمەزانی شتانە چییە بەس جۆم لێگرتن زۆرم حەزم بەو دوکانە بوو کە هاتمە خانەی مامۆسایان مامۆسا ویلیەم لەو پێش دی بوو لە دوکانی کاک دی بوو کە ئیتر کە کەمانجەی هێنایە ژوورەوە بۆمان و کەمانجەی لێیا مامۆسا ویلیەم ئیتر وردە وردە حەزم لەم ئامێرە کرد کە بەدەستیەوە بوو بە تایبەتی کە لە پشۆکانیشە لە حوشەکە گەڕین ژوورێکە بوو بە ناوی ژووری موزیک مۆسیقا لە پەنجەرەکە بۆمان هەبوو سیر بکەین لە پەنجەرەکە سێرمان کرد مامۆسا ئەنوەر خەراخی مامۆسا جەمال شادان مامۆسا حەمە حوسێین ئەوانە ژەنیار بوون یعنی خوێنکاریش بوون و ژەنینیانە کرد لە ژوورە پرۆڤیانە کرد تەمەنامانە کرد مامۆساکان چێوچێ بنەوە کاتە ئەو کاتە مامۆسا حەمە حەوێز نەخێت ببوورە ئەو ناوانی کە ئێستا هێناتن مامۆسا ئەنوەر قەراخی بوو بەڵێ ئەمە تەمانم ڕسمایل ئەو مامۆسا فڕەنسیسەوە ئەو مامۆسا سەربەستە عازف عودی تیڤی مۆسیقای سلێمانی جاران ئەویان منم ئەوەش مؤەیەدە مۆسیزیانەش بەڵێ لە سویدەژی ئەو کاتە ئێوە مامۆستا بوون بڵێ لەم کاتە لەم وێنە ئێوە مامۆستا بووین بەڵام ئەم کاراکتەرانە بوون کە لەسەر دەستی مامۆستا ئەتان دوایی بوون بە ناوکێک بوون بە هەوێنێک بۆ تیپی مۆسیقای سلێمانی بەڵێ ئەجا ساڵی 65 بۆ 66 جەنابەت تەخەرروج کرد بەڵێ بووی بە مامۆسا لە چوارخوڕە بێگومانم مۆسیقا دەوتەوە نەخێر کە چوومە ئەوێ مدیرەکەی ئەوێ وتی مامۆسای ئینگلیزیمان شاغرە 5 و 6 کامتان ئێمەش بوون و کاکفڕەسی چوینە تاوێ ئەم دەرسم بۆڵێنەوە شاغیرە منش خۆم حەزم لە ئینگلیزیە کرد بەڕاستی وەکو دەرزوتنەوە حەز دەکرد ئەوە بڵێیتەوە حەزم کرد وەڵا وتمەوە تەمان خۆشەزانی ساڵی یەکەم ئێمە لەژێر پرۆڤاین لەژێر وردبینیین یعنی ئەگەر هەڵەیەکمان هەبێ جێگیر نەیە بووی ئەوە قانونە ئێستاش ئەو قانونە هەرماوە لە پەروەردە ناچار بووم کە سەیری خوێنکار و قوتابیەکانم کرد لە دەیکەوە هاتن لە دەیکەوە لە چەندەیەکی دەوروپشی چوارخوڕنەوە ئاهاتن سێرەکەم زۆر دواکەوتون لە منهەجە جاران منهەجی 5 و 6 داخل بوو ناچارم کردن وتم هەرچۆنێ بێ لە چوارخوڕنا بمێننەوە لە ماڵی خزم و کەسوکارتان من ئێوارانیش دەرسان پێڵێمەوە دەرسم پێوتنەوە و منهەجم پێ تەواوکردن و الحەمدولله وازم حەڤە بوو یا 18 تەلەبە بوو داخلی بە کەلۆری و کاتە بە کەلۆری هەبوو هەمویان داخل بوون هەر هەمیان دەرچوون هەمووشان دەرچوون شکرم بۆ هاتەوە و ساڵ نەخوا بزیان بەڵام هەمیشە مۆسیقا لە بەڵێ لەوێش هەر ناوبەناوێک یعنی با بڵێین ئالەتی عود و کەمانمان پێبوو لە بینەکانە
فرسەتمان لێهێنا هەم سرودی کوردی هەم موسیقا زانیاری مۆسیقامان بە تەلەبەکانەوتەوە ڕۆژێک لە ڕۆژان گەیشتوتە ئەو قەناعەتی کە ناتوانانی بگەڕێتەوە سەری لەو کاتانە کە مامۆستا بوویت و سەرقاڵ بووی بە دەرزبوونەوە هەستە دەکرد لێ دوورکەویتەوە نەخێر شەوانە ئێمە بەردەوام بووین لە ژەنینی خۆمانە کە بەیە کۆدانیشی لەگەڵ کاک فەرەنسیسا یاخود لەگەڵ مامۆستاکانی بوونی مامۆستا فەرەنسیس لەوێ بوونی جەنابە بۆ ژیانی مامۆستا فەرەنسیس یارمەتی دەربوو بۆەوەی کەوا ئێوە نەپسفەندەیەک بێگومان نەپسفەن لە مۆسیقا من لەگەڵ کاک فەرەنسیسا هەر لە مناڵیەوە بەڕاستی بەیەکەوەین هەتا کە من تەخەڕۆژم کرد بەڵێ دوو هەم بووم بەڵام لە بەغا کە مقابلە کرام من بووم بە یەکەم کە بووم بە یەکەم دەوروپشتی سلێمانیان نامێ گڵە زەردە نزیکترین دێبوو خۆشم حەزم کرد چونکە لەوێ لەدایک بووم بڕۆم بۆ مامۆسای ئەوێ بەڵام ناوی کاک فەرەنسیس لە چوارخوڕنە دەرچوو بوو لەبەرەوەی لەگەڵ ئەو جیابنەوە تەبادلم کرد لەگەڵ ئەو مامۆسایەکی کە وازان مامۆسا ئەحمە عاربەتی بوو گۆڕیمانەوە ئەو زۆری پێخۆش بوو ئەو لە چوارخوڕنە بوو من چوومە شوێنەکەی ئەو چووە گڵە زەردە لەبەر خاتی کە لەگەڵ بەڵێ مامۆستا ئەمەش هەیەیەکی مامۆستایانە بەڵێ قوتابخانەی کوێ قوتابخانەی گۆرانە بەڵێ ئەم کاراکتەرە جەنابەتی ئەوە منم بەڵێ اینجا هات بە تەواوەتی هاتەوە سلێمانی بەڵێ هەموو چەند مانگێک لە دەرەوە بووین وابزانم سیستەمی ئەو کاتێژ وا بوو بە 6 ساڵ بە 7 ساڵ ئەبواە خاڵ کۆکرایەتەوە خاڵی زۆریش اینجا توانی بیتەوە ناو شار بەڵام لەبەرەوەی کەوامە پسپۆریمان مۆزیک بوو زۆر هەوڵیان بواین بە دوای چەند مانگێک ئێمە یەکسەر هاتین و بووم بە مامۆستا لەم قوتابخانەی کانێسکان و قوتابخانەی گۆران ینی چوومەوە ئەو قوتابخانەی کە خۆم یەکەم جار چوومەوە ناوی لای مامۆستا شێ ئەبووبەکر هەوری بوویتەوە مامۆستای مۆسیقا لەوێ مامۆستا چ سوودێکت لەوە بینی کە تۆ بەردەوامی لە مۆسیقا بێگومان مۆسیقا حەزە ئارەزووە عشقا ینی خۆشەویستیە بۆ ئەو هونەرە جوانە ئێمەش چەند گەنجێک زۆر پاڵی پێوە نین کە پێکەوە حەزمان بە ژەنینە کرد جاران لە ماڵان بوو ماڵانیش بڕواکەی سەردەمی ئێمە نەمانوێرە ئامێرەکەوە بە ئاشکرا بەرین بۆ ماڵی ڕوتان نەخێر هەر ڕوونا ینی مناڵ دوامانەکە و مناڵی کرد بە هەرا لەبەرەوە ناچار چۆن جلێگە پێچرایەوە لە ئوتوخانە جاران بە کاغزێکی زەردە پێچرایەوە چەند جار ئەم کەمانجێ مۆک و جل پێچاوەتەوە قەوسەکەیم کردو بە قۆڵی چاکەتەکەما و چین بۆ ماڵی مەسەن بۆ ماڵی ئەنوەر خراخی لەوێ پرۆڤەمان کرد و دوو قۆڵی سێ قۆڵی گەڕاومەتەوە ئیتر مناڵ نەیەزانی ئەو کاتە زیاتر هێشتا تیپی مۆسیقای سلێمانیمان دروست نەکرد بوو هەر لە ماڵانە تەسجیلی گرۆندیکە بوو زۆر جار ئەو بەو تەسجیلە تۆمارەکرا ئەوەی بەبیرم بێ کاگەنەوەر خراخی بوو ئەو تەسجیلیە کرد لە ماڵی عوسمان شارباژێڕی چەند ئاوازێکمان بۆ تۆمار کرد ئەو کاتەوە دەنخۆش بوو تاوان تەسجیلی گرۆندیشی هەبوو لە گۆرانی مەشهورەکانی کە بۆتە پێناسی سلێمانی لە کامایانە دانیشتوی ژەنیاریت کردو هینی گۆرانی بێژەکانی کە لە سلێمانیە ئێستا باوێت ینی بۆتە یەکێک لە گۆرانی ڕەسەنەکان کام گۆرانیانە جەنابە ژەنیاری تیا کردووە ئەگەر ناوی گۆرانی بێژەکە زانم باشترە بەڵام من مەسەن بۆ مەسەن عەسف بۆ مامۆستا دیلان کردووە نەخێر مامۆستا حەمە ساڵە نەخێر ئەوانە نەوەکانی پێش ئێوە بوون بەڵێ بەڵێ لەوانێ مامۆستا ولیەم و کاک بەهجەت و بەڵێ کاگەنۆریش کردوێتی مامۆستا نوریش کاگەنۆر 2 ساڵ لە پێشێمەوە بوو لە مۆسیقا فێربوونە ئەوان ئەو زووتر فێڵێ بەڵێ ئەو بەشداری کردووە مامۆستا ئەمێنێ چییە؟ ئەمە سەیرانی ئەحماوایە مامۆستا جەلال عەزیز کوڕەکەی یاوزام سۆرانە سۆرانی کوڕەتی سۆرانە ئەوەش ئەحمە سالارە ئەوەی کەشیان منەلارە بڵێ ئەوشان سەیرانی ئەحمە تاوان کەیوە چوون بۆ سەیرانێکی ئاسایی نەبوو وەکو خێزانێکی ئاسایی یا کۆمەڵێ برادری ئاسایی دیارە هەمووتان لە بوارەکە ئیشتان کردووە قسە خۆشتان زیاتر لەگەڵ بووە بەڵێ مامۆستا ئەحمەوەی تر دیارە هەلوێش هەر نوکتاجێڕێت هەر شتێکی خۆش بووە ئالەتی مۆسیقی و دەنخۆشتان لەگەڵا بووە مامۆستا ئەمە هەرهی ئەم وێنەیە هەر ئەو کاتانێ
ئەم وێنەیە بەڵێ نەورۆز بوو ئەوە مامۆستا جەلال عەزیز لە خوارەوە ئەمەیان جەنابەتی ئەوە بەڵێ منم ئەوە کاگاسا قەراخیە کاک فڕەنسیس لەولاوە کاک فریدون لەولاوە مناسەبەکە نەورۆزەوە نیە بەڵێ نەورۆزە وابزانم هەر ئەو نەورۆزەش بوو بردوان بۆ بەغا لە هۆڵی خولد لە بەغا بەڵێ ئەو کاتە بڵێ ئەمە شەر وێنەیەکی تری دەگمەنی ئەو کاتێ ئەمە قوتابخانەیەک بوو مامۆستا بەدی عادارتاش ئەویش لە ناو کۆرسەکانەیەک باش سێریکەی دیارە ئەو مامۆستا بەدیعایە کۆرس بوو مامۆستا بەدیع بەڵێ ئەم وێنەیە شایەتی ئەوەدا بەڵێ کۆرسیش بووە لە بەڵێ ئەوەش کاک فڕەنسیسەوەش منم من جومبش لێم لێوە وابزانم مادەیەک بوو بۆ ئەو هین گۆرانیەک بوو عسفمانە کرد یعنی چالاکی قوتابخانەکانە مامۆستا زۆرن بەڵام باوچانێکیکە وەربگرین باش خۆشەویستانم وچانێکی کورت و دێن وەراتە مامۆستا پێش وشانەکە ئێمە لێوان لێ بووین لە مۆسیقا ئێستاش هەر ئەبێ لە لای جەنابە هەر باسی مۆزیک بکەین هەندێک کاراکتەر هەن لە بیر ناچنەوە لە مێژووی سلێمانیە مەسەڵەن بۆ نمونە ئەم کاراکتەرە مامۆستا شەماڵسای چی یادگارێکی خۆش لەگەڵ ئەم بلیمەتە هەیە ئەم دژە باوە ئەوەی لەوێنەکە دیارە چۆن من جمبوشەکەم پێ و بە سرنجێکەوە گوێ لە گۆرانیەکەی و بۆشی عەزفەکەم عومەری برام سکسفۆنی پێ لەو سەرێ و سەر بڵێ مامۆستا ویلیەم بە ئاستەم دیارە پێچەکەی دیارە ئەم هونەرمەندە ڕووخۆشە کە کاریگەریشی زۆری هەیە لەسەر گۆرانی کوردی ئەتوانم بڵێم وەرچەرخانێکی دروست کرد لە شۆڕشێکی کرد ینی لە با بڵێن لە نەتەوەی و فۆلکلۆریەوە بۆ بابەتی داڕێژرا و هوەری گۆرانی وتن ئەداکردنی نوێ ئەم پیاوە کە هاتەوە لە ئەمریکا لە جامیعەی سلێمانی بوو بە مامۆستای مێژوو سەرپەرشتیاری هەم بەشی ڕۆشنبیری ئەکرد لە زانکۆکە ئێمە هاوکاری بووین زۆرمان خۆشەویست لەبەرەوە بۆ هەموو چالاکیەک پێیبوتینە نەمان نەبوو ئەمە بەڵێ ئەمە سەری ساڵێکی تازەیە ئەم حەفلەیە لە وازان کافێتارەیان پێ و جاران لەسەر جادەی مەولەوی لە سەر سوچەکەی با بڵێ سەر مەکتەبەی ڕەوف معروف زۆرتەوە لەوێ ساڵانە بۆ سەری ساڵی گەلاوێش بەڵێ مەکتەبەی گەلاوێش لەوێ ئەکراوە خۆشی لەوێ سا گۆرانیڵێت بڵێ مناڵێک هەبوو مامۆستا مناڵێک لەو سەردەما بوو مناڵێک چیە بوو زۆر دەرکەوتوو بوو لە گۆرانیە وڵات دوو مناڵ زیاتر دەرکەوتوو بوون یەکی مناڵیان کامیانە ئەوە تۆفیق عەلیە هونەرمەند تۆفیق عەلی ئەمە من مامۆسای تەبەن کانێسکان بووم ئەم مۆسیقام پێوتن ئەم لە پۆلی دوو بوو کە جۆم لە دەنگ بوو سرودم پێوتن یا گۆرانی مناڵانم پێوتم مناڵێک لە ناویانە دەنگی باسە گڕە زۆر سەرنجی ڕاکێشام ئەم مناڵە چۆن بدۆزمەوە چێ منەو کاتە لە ناو کۆمەڵێک سێ ڕیز بوو پۆنەکە ناچار چیم کرد وتم با ئەم ریزێ دیوارەکە بیڵێ و دوو ڕێزە نەیڵێ تیانە بوو وتم با ئەم ریزی ئەم لا بیڵێ ناوەڕاز نەیڵێ تیانە بوو ڕزی ناوەڕاز بیڵێ سێرەکەم تایەتی وردە وردە بە کەمانجەکەەوە عەزفەکەم و نزیکە بمەوە لێیان دۆزیمەوە سێرەکەم کوڕێکی زەردەڵەی بچکۆلانەی دیار بوو ینی وەکو خواردنی تەواو نەبێ ئەشارانە بوو ئاخر هێنامە دەرەوە زۆریش تەلەبە لەو کاڵاوا بوو زۆر شەرمیە کرد زۆر شەرمن بوو بەرحاڵ بۆی وتم جۆم لێگرت سێرەکەم سەردەبە گۆرانەکانی و ناوی چێ
ڕاوەساوە لەو بانە و خانباجی ئەمانی زۆر جوانەوەت زۆر سەرنجی ڕاکێشام ئەوە بووتر باسم کرد لە تیڤی مۆسیقای سلێمانی وتم مناڵێکی وا هەیە ئەڵەن چی وڵا بێنە زۆر چاکە وڵایتر هێنام کە هێنام بۆ تیڤی مۆسیقای سلێمانی و ئەوە هاتیپی مۆسیقای بەڵێ ئەوە تا شەر لەگەڵمان نایەوەتە دەورەمان ناوە بە هەمومان ئەمە مامۆستا سەباحە ئەوە سەباحە بەڵێ وە دهۆکەژی مامۆستا فریدون دارتاشە سەین بەڕەحمەد بێ ئەو کاراکتەریان ئەوە مامۆستا حاجی ڕەحیم بە ئافرم باش بووی مامۆستا فەرەنسیسە مامۆستا ئەنوەر خالی خۆش بە مامۆستا مەحموود ئەیناسم مامۆستا ئەنوەر قەرەداخی بەڵێ جەنابێت لەگەڵ مامۆستا جەمال شادان کە پێش جەنابە میوان بوو لە بەرنامەیە بەڵێ ئەوە هونەرمەند تۆفیق عەلیە بەڵێ کە ناوێکی دیار بوو بەڕاستی بەڵام لێرەوە ڕێز و سڵامان هەیەوەی بەردەوام نەبوو بەردەوام بوون بەڕاستی کاریگەری خۆی هەیە بەڵام ئەو بەردەوام نەبوو هەتا مناڵێکی کەشار بوو ناوی خسرە بوو بەڵێ خەسرەویش هەبوو خسرە و ڕەفیق خسرە و شێکی ئاوا بوو خەسرە عەبدوڵڵا نەبوو خسرە و ڕەفیق بوو بزانم ئەوە چی لێ هات وەڵڵاهی ئەویش چەند کۆنسێرت وشتی وە بەشداری کرد لەگەڵمانە ئەویش وەیکە بوو لەو نانەی مەقام بڵێ مناڵ مەقام بڵێ مەقامی سێگایە و بەڵێ وا بوو بەڵێ وا مامۆستا ئەم وێنێجێ ئەوە وێنەی تیپی مۆسیقایی ئامادەیی سلێمانی کچانە کە گوزیدە قەفتان بەڕێز ئەو بەڕێوە بەریان بوو وە فکری ئەو تیپەش هاتوانم هەر بگەڕێنمەوە بۆ ئەو کە پەیوەندی کرد بەڵام جەنابێت دامەزرا بەڵێ چالەکی قوتابخانەکانی و سەردەمان کەسێک لەم کاراکتەرانە بیان ناسی ئێستا واللهی ئەوانە تەڵەن تەڵەبن ئەوانەی هین بەس مامۆستا ڕووناکە ناسمەوە لەم سەریم سەر لە دوای دواوەیە نەخێر دواتر ئەوەیە جاز لێە داجازەکەی مامۆستا ڕووناک مامۆسایە ئەمانە تەڵەبن ئەمەی پێشەوە مامۆستا کافی سلێمانە بەڵێ بەڵێ مامۆستا کافی سلێمان مامۆستا کافی سلێمان وەزیری پێشووی شارەوانی ئەوەی دواشەوە نەرمینی خێزان مەها گیتارەکەی پێ ینی خێزانیش زیانە ئەو گیتاری کەش گوڵاڵەیە ئەیناسمەوە ئازفێکی زۆر باش بوو ئەم تیپی مۆسیقای سلێمانی بە هاوکاری ئەوانیش تەبعاان ئەم گروپمان مامۆستا فریدونی ژارمەتیاوم فریدون دارتاش چۆن بوو مامۆستا ئاستی هونەریان چۆن بوو باش بوون زۆر باش بوون بردمانن بۆ فیستیڤاڵی بەغا یعنی ئەکادیمی ئەو سەردەما مامۆساکانیان لەگەڵ مامۆسای مەحەدی فنووی جەمیلە و کاتە تەقیمی کارەکانیانە کرد دەرەجی امتیازیان نانێ کە ئەمەش ڕووداوێکە لە عێراقیشا ڕووینا بۆ سەردەما کە خۆیان ژەنین من کۆرسەکە هەرکچان بوو گۆرەنی بێژەکان هەرکچان بوو خۆیان عەسفیانە کرد قیادەم ما بووە دەست خۆیان قیادی خۆیانە کرد ئەو لیژنەیە تەمان عەرەب بوون بەڵێ و لیژنەی کە تەقیمێ کرد لە خوارەوە عەرەبووە تێگەانە کە هەر مۆسیزیان نین لە مێژووە دیارەکە قەڵغانی گول لە سنگی کچان بووە لە هەڵمەتان نەکەبەتی شاری سلێمانی نەگلەوە بوارە شاری سلێمانی بەڕاستی جوان بوون جەنابتان چەند جار هاوسەرگیریتان کردووە سوالێکی غەریبە بۆ وەڵڵاهی یەک جار مامۆستا قەراروانە بۆ لە پێشات و ئەم ئافرەتە بێنی والله ئەو بۆ سوعبەتە منمە شانۆگەریەکە ئەو مامۆستا کەمال دڵشادە دایکێتی بەڕێ خەسووە بەڵێ ئەوە مامۆستا سەلاح حەوا بزانم ئەوە کارێکسەر بوو مامۆستا فەرەنسی ئەمایان جەنابی ئەوەش ئەو کچۆڵەیە کە پیشانی دایکت داوا ڕستمەکەی ئەوە تەمان حەمە ڕەشی هەرەسی هاوڕێمە باشە ئەویش دەوری کچەبی لێرەوە ڕێز و سڵامان هەیە جا ئەمە بۆ سوعبەت پیشانی دایکمما ئەم ڕسمە خوا عافویکە تمدا تو هەر بمنەڵی ژن بێنە بەخوانی ئەزم وایە ئەمە بێنم سێرێکی کرد نزی کردووە لە چاوی هەتا هێزی تیا و ڕست بەگەی فریا تی نەکەی شتیوانەکەی وێرە بەڕەحمەت بێ دایکێت دایکمە شوێنێکی ئیتر مامۆستا پێشەوەی بێنە سەر هاوسەرگیریەکە ئەمێ باسێکی ئەمێنەیەمان بۆ بکەی ئەمە بۆ لێرە مامۆستا بۆ ئاسکەرم بۆ سەربازی وەڵڵاهی ئەوە نەتیجەی تەبەن هەڵوێستمان لەگەڵ قادسیە سەدامە کە هەڵوێستمان نەبوو و هیچمان بۆ نەکردن و زۆر بەڕاستی تیپەکەی ئێمەیان ماندوو کرد بە سزازانی یا بابرین بە هەموو شێوەیەک ئێمەیان عەزابە جار نەبوو بانگمان نەکەن جار نەبوو قسەمان پێ نەڵێن نەتیجەی ئەوە چوارمان دەرکراین وەکو دەرکردن وابوو لە پەروەردە بازێکشمان لە خەستەخانە بوو بۆ نمونە من لە پەروەردە بووم
مامۆستا عەلی جۆڵا لە پروەردە بوو، مامۆستا فەریدون دارتاژ لە پروەردە بوو، مامۆستا تاها خەلیل لە سەحە بوو ئەو کاتە. هەر چوارمان دوور خراینەوە لە دائیرەکانمان. من ساسەکەی خۆتان. من بۆ ئیشغال و ئیسکانی هەولێر چی عیلاقی بە ئیشی منەوە هەیە؟ ینی دەریان کردین لە وەزیفەی خۆمان نەقڵ هەر لەسەر هەڵوێستی ئەوەی کەوا ئێمە ئیشمان بۆ ڕژێمی باس نەکرد. هەڵوێستیشی جوان بۆ مامۆستا ئەم کاراکتەرە بەهۆی ئەو بوو ماسکەر ئەوانە قبوڵ نەکەین. بەڵێ ئەو کاتە مۆزەفە کرا بە عسکەر، بەڵام من سفەی مامۆساییم لێسەرەوە نەمابوو. بەڵێ ئەو کاراکتەرە ئەوە خێزانم نەرمین خانە. نەرمین خانە ساڵی چەند ناسیت مامۆستا؟ لەو خولی مۆسیقایە ناسیم کە کردمانەوە بۆ دامەزراندنی ئەو خولا. بەڵێ بوو بە خێر و بەڵێ بوو بە خێر، بوو بە دا و بوو بە دا و دەشتی کەش بڵێ خەینە بوو بە داوێک دڵی پێوە بوو. داواکە دڵی کرد. ئەم خزمی خۆشم دەرچوو مامۆستا حاجی نەرمین خالید شەفیق بەڵێ ژنێکی میوان نەواز، ژنێکی ڕووخۆش. من لێرەوە سڵاوی بۆ ئەنێرم چی خالی بەگە بەڵێ با بڵێن سعی بەگ مامێتی، تۆفیق بەگ مامێتی، خەسرۆ بەگ مامێتی، سعی بەگی بڵێن باخی ساکە ڕێکێکی بەناوبانگە. ئەمەش هەر وێنەیەکی زەواجەکەتانە. مامۆستا من کێشەکەم ئەوەیە میوان کە یێتە ئێرە بەڕاستی ئەم هەموو وێنە جوانێنێ. منیش مەحکومم بەوەی کە کاتەکە ئەوە لێرەوە پێمەڵەن کات تاو بوو. وێنەیەکی زۆر جوان کە هەڵی بژێرین بۆ کۆتایی بەرنامەکە من پێم خۆشە ئەم وێنەیە دابنین. بەڵێ ئەوە هۆڵندەیە. بێگومان بەهۆی داوەتی عوسمانی برام و دکتۆر بەرزان کە ئێستا لە هەولێرە زۆر سواسیانەکەم ئێمەیان داوەت کرد. من بە ڕێگای ناخۆشییان نەڕۆشتم مڵک و بە ڕێگای تیارە باڵێن گەشتومەتە فەرەنسا. لە فەرەنسا لە پاریس کۆنسرتێکمان کرد، هەموو مادەکانیش خۆم ئامادەم کرد بۆ کچە کیژێکی کرمانجی. کۆنسرتێکمان لە پاریس لە دوو شوێن کرد، لە شاری لیلیش و دوایی من وەکو پەنابەر چوومە هۆڵەندا 5 ساڵ لەوێ. ئەمە وێنەی هۆڵەندایە. بەڵێ وێنەی هۆڵەندایە. ئەنجا ئێمە ئەمانەوێ لێرە کۆتایی بە بەرنامەکە بێت. بەڵێ زۆر بەداخەوە کە وێنێکی وێنەهایکی زۆر جوان بە تایبەتی وێنەیە کە بوو حەزم کرد بەڕاستی خەڵک بیبینێ ئەگەر ڕێگام بن برادرانی کۆنتترۆلیش ڕێگام بن ئەم وێنەیە وێنەیەشی زۆر جوانە. کۆمەڵێک دکتۆر و کەسانی دوور لە بواری مۆسیقا لە ماڵی مامۆستا خالید دەرسی عودیان وەرگرتووە. ئەوە لە وێنەکانە بوو زۆر جوانە. دو هەمین وێنەش ئەکەین بەم وێنەی کە برازایەکی مامۆستا بە ناوی محەممەد کەمانچەیە. ئەمە وێنەیەکە سمبولە بۆ ئەوە گەیاندنی ئەم هونەرە لە مامۆساوە بۆ کاکە حەمەی برازایی و لێرەوە زۆر سوپاس بۆ مامۆسا خالید شێخ ئەحمەد شێخ عەزیز. بەڕاستی ماندوومان کردی بەڵام ئێمەی پێدەوڵەمەند بووین، بەرنامەکەمانی پێدەوڵەمەند بوو. ئیتر منیش زانیاریەکەم لەسەر هونەری مۆزیک وەرگرت بە هیوام میوانی تری مۆزیکسان بێت ئەو هەڵانی کە لەم بەرنامەیە کردم نیکەمەوە. ئەجا لەم بەرنامێشە لەگەڵ جەنابتا ئێمە ژوێنەیەکە گرین بۆ ئەوەی لە داهاتوە بێ بە وێنەکانی دوێنێ. مامۆستاجان زۆر بەخێر بێ. منیش زۆر سوپاسی خۆت و بەرنامە جوانەکەت دەکەم لەم ناونا بەرنامە جوانەکە. سوپاس خۆتان. بەڕاستی داوای لێبوردنیشەکەم وێنەکانە منە زۆرە و برادریشمان زۆرە دەسم بچمە ڕێگەی گلەی و ئەمانە بەڵام ژنا حەزمە کرد وێنەکانت دابنایە و لەسەر هەمویان چیرۆژی هەیە قسەمان کردایە. بەڵام هیوادارم کە بۆ کەسانی تر ئەو بۆشاییە پڕکەنەوە و تۆشە سەرکەوتوو بی. زۆر سپاس. خۆشەویستانم تا بەرنامەیەکی کە و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ.